من اندازیار امید جاوید بەگ خاوەن 4-5 باغی خورمای لە خانەقین. ئێستا وەقتی سەرامی خورمایە، سەرامی زەهدیە. ئەم وەقتە پێش ئەوە باران بێتن ئەمە زەهدیەکەیە، ئەمە زەهدیەکەی پێشەوە باران بێتن گەرەک ئێمە بیبڕین دارەکە خورماکە بیبڕین و دەداینە لە ناو کیسە و مەسرەفی خۆی دەرناکاتن. هەرزانە دوو نەوع خورمامان هەیە، زەهدیمان هەیە بۆ استیراد ئەیبەنە هندستان و پاکستان و ئەیبەنە ئەفغانستان و بۆ ئەو شارانە ئەیبەن. قیمەتی زۆر کەمە، قیمەتی 350 دۆلارە، تقریبا 400,000 دینارە بۆ تەنێک. هەم مەسرەفی خۆی دەرناکاتن. تقریبا 20-25 تەن خورمامان هەیە، بەخوا مەسرەفی خۆی دەرناکاتن. لە خانەقین 10-15 جۆر خورما هەیە، زەهدیمان هەیە، مەکتوممان هەیە، خەستاویمان هەیە، خەضراویمان هەیە، تەبەرزەلمان هەیە، دگەڵمان هەیە. بەس ئەلحەمدوللا وەشکر ئێستا 10-15 نەوعی تازە فەسیلیم هێناوە بۆ خانەقین. هەمووی سنفی تازەیە. سنفەکان چییە؟ مەجهولە، مەجهولی مەغربیە، عەجوەی مەدینەیە، هەنی مەکەیە، سعودیە. سەقعیمان هێناوە، بەرحیمان هێناوە تازە، هەمووی ئیماراتی نەسیجیە، شیشیم هێناوە و ئەلحەمدوللا وەشکر. بزانین ئیمساڵ سعری خورما جاری دەرنەچوە، تقریبا هەفتەیەتر سعری خورما دەرەچێتن و ئەوە ئەسعارەکانیەتی و مەسرەفی خۆی دەرناکاتن و حکوومەتیشە دەعممان ناکاتن بە سەماد و بە موبیدات و بەو شتانە. دارە خورمامان هەیە عمری 140 ساڵە لەم باغیستا. دارە خورمامان هەیە عمری 80 ساڵە، 70 ساڵە، 20 ساڵە. خۆی بە 4 ساڵ ئەم نەسیجی تازەکانە بە 4 ساڵ بە 5 ساڵ عمریە بێتن. یعنی خورمایا پێد ئەو باقی نەوەڵە ئەو فەسیلە دابنیت 7 ساڵ 8 ساڵ خزمەتی گەرەکە، سەماتی گەرەکە، پەیینی گەرەکە، هەموو شتێکی گەرەکە و سنفە تازەکان باشە. ئێستا اتجاهی خانەقین لەسەر برێمە، لەسەر بەرحیە. ئەو سنفانە تیجاریە، قیمەتەکە تەنیا یعنی 4,000-5,000 دۆلاریەکە لە زستانە. دارە خورما ئەم دارە خورمانە لە باپیر و لە باوکمان و تا ئێستا ماوە بۆمان خزمەت یەکەین و خوا کەریمە دوای ئەمە جی لە ترەیەت یا خزمەت یەکەن یا خزمەتی ناکەن.